لە ساڵی 96ەوە لە ناو ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی ئەو فترەیە لەگەڵ کاک عادل باخەوان بووم. ئەتوانم بڵێم کاریگەری ئەو شێوازی نووسینی ئەو لەسرم هەبوو، چیرۆکەکانی ڕۆمانی کەیوانی چه هەندێکی تر لە نامیلکەکانی بە تایبەت ئەوانەی کە لە بەردەسمە دوای 7 ساڵ لە شکستی ئەلمانیەتی کوردی پرۆژەیەک بۆ دەوڵەتێکی قانونی ئیسلامی ئەمە ساڵی 98 نووسی، هەرچەنەوە ئێستا ڕەنگە جیاواز بێ لەگەڵ بۆچوونی ئەو کاتەی ئێستەی یان ئەمەی کە ئەو نووسی با لە عەقیدەوە دەست پێ بکەین. ئەمە نووسینی کاک عادل باخەوانە ساڵی 98. هەزەکەم ئەم دوا لاپەڕیتان دواوتەیتان بۆ بخوێنمەوە کاڵەیە ئەوانەی بۆ ژیانی دنیا خۆیان ماندووەکەن مانای هەموو شتە ڕۆحیەکان لە دەسەدەن، بەڵام ئەوانەی بۆ قیامەت کارەکەن بەختیاری هەردوو دنیا بۆ خۆیان دیاریەکەن. ئەم بەختیاریەش دابین نابێتە عەقیدەیەکی چاک و دروست لە ئیسلام وەرنەگریت، کەواتە بۆ ئەوەی بە بەختیاری بژین با عەقیدەی ئیسلامیمان بپارێزین. عادل باخەوان 11/6/1998 سلێمانی. و شێوازی خوێندنەوەی کاک عادل کە ئەو کاتە بۆ نمونە تەجزیە کردین دەفتەری هەبوو، چی ئەخوێندەوە کورتەی ئەم نامیلکەی کە خوێندوێتیەوە ئەینووسیەوە و تاریخەکەی، واتە ساڵانە دەفتەرەکانی خوێندنەوەی کە تێبینی لەسەر نووسی بوو چکە پێوتین ئێوە ئەم کتێبەی خوێندنەوە ئەم نامیلکەی خوێندنەوە دوای بیرتانەچێتەوە یان ناگەڕێنەوە سەری بیدۆزنەوە بزانن پوختەکەی چی بووە، بینووسنەوە و ئەرشیفی کەن دوایی کاتێک کە خوێندنەوەی ساڵێکت تۆمار کردووە کوایە دەیان مجەلەت کتێبت خوێند بێتەوە هەمووی مختصەرەکەی لە دەفتەرێکایە. ئەوانە کاریگەری لەسەر من هەبووە، بۆیە لە دوای ئەوە بۆ خۆم کە نووسیومە بەشێک لە نووسینەکانم بەداخەوە کە ئێستا لە بەردەستانین یا فەوتاون یا لە ئەرشیفی خۆمان نەماون، یەک دانەیان کە تا ئێستا با بڵێین چاپ نەبووە، ئەمەیە کە بڵاوم نەکردەوە، ئێرهابی ڕۆژنامەگەری کوردی دژ بە ئیسلام و دژ بە ئیسلام، ئەمەی کە زیاتر لە ساڵی 97 و 8 و 99 ئەو کاتە ململانەیەکی توندی فکری و ڕەد و ڕەتکاری هەبوو لەسەر ئیسلام. ئەمە تۆماری ئەوانەیە، بەڵام تا ئێستش بڵاوم نەکردوەوە، پاراستومە لای خۆم ماوە. زیاتر من قەناعەتم وا بوو ئینسان بۆ ئەوەی بتوانێت 6 لاپەڕە بنووسێ بێ 6 مانگ بخوێنێتەوە، مەرجە ئەوەی کە بیەوێ خێرا بنووسێ بە پێچەوانەوە بێتۆ پاشخان و باگراوندێکی قوڵی خوێندنەوە و دیراست هەبێ و جا بتوانی بنووسی.